بە مەبەستی ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامیان بەسەر کردەوە. لا یەکەم وێزگەی بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتیەکانیشدا کۆبوونەوەی گشتی ئەنجومەنەکانی خوشکانی مەڵبەندی چەمچەماڵ بەڕێوەچوون. سپاس بە خواڕێژەیەکی زۆر لە خوشکان بەشدار بوونە و جێگای دڵخۆشیە دیارۆک و کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندی حوتی گرنگی داوە یەکەم چین کە کۆبوونەوەی گشتی کردووە کە چینی خوشکان بووە. ئەمە جێگای دەستخۆشیە و زۆر زۆر دڵخۆشم بە ئامادەبوونی ئەو ڕێژەیەکی زۆر لە خوشکان و بەدڵنیە ئەمە بۆ پێش کۆنگرە ئەمە گرنگە تاوەکو ڕابۆچوونی زۆرێک لە ئامادەبووان لە خوشکان لە برام چتە ناو کۆنگرەوە کە دوای ئەو بەدوای کۆبوونەوە گشتەکان کۆنفرانس ئەنجامەدرێ کە لەوێش تاوتی بابەتەکان نەکرێت دواتر ئەبرێتە کۆنگرۆ. سپاس بەخوای گەورە بەشدارێکی زۆر لە خوشکان لە ئەنجومەنەکانەوە لە ڕێکخراوەکانەوە لە لەقەکانەوە بەشدارێکی زۆری وادارین کە ئینشاءڵڵا بەرە کۆنگرەیەکی باش و بەم شێوەیەش کە لێرە گەرم و گوڕێکی پێوە دیارە لە کۆنگرەی شەهروا بێت و لە ئیشوکارەکان و لە مەڵبەندەکانی تری شای وادارین کە ئەم بەشداریە هەبێت و بە گەرم و گوڕێ و بەشداری بکەن و لە ئیشوکارەکانیشیانە ئینشاءڵڵا هەروە بن و سەرکەوتوو بن. گرنگێکی باشە و ئینشاءڵڵا سەرکەوتووترە بن لە کارەکانی پێشار ئاوا یانی لە پێشا گرنگی بڕیارە لە ڕۆژانی ئایندەشدا کۆبوونەوە گشتیەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم ئەنجومەنەکان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە مەڵبەندی هەندەرانیشەوە بەردەوامیان هەبێت. ئەندامێکی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ڕێژەیەکی باش لە خوشکان ئامادەی یەکەم کۆبوونەوەی گشتی بوون و پرۆسەکەش بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوەچوو. کۆمەڵی ئیسلامی بڕیاری دابوو کە لە ساڵی 2009 کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێ. بۆ مەبەستەش ئیمڕۆ دەستی کرد بە ئامادەکاریەکان بۆ کۆنگرەیە لە کۆبوونەوەی گشتی و دەستی پێکرد لە شاری چەمچەماڵەوە. یەکەمین کۆبوونەوەی گشتیمان ئەنجومەنەکانی خوشکان بوو لە سنووری مەڵبەند. پشتیوان بەخوای پەروەردگار لە شەویشدا کۆبوونەوەی ئەنجومەنی برایان لە شاری چەمچەماڵ دەبەسرێت، دواتر ئەنجومەنەکانی بەردەقارەمان و شۆڕش و دواتر تەکیە. بەم شێوەیە کۆبوونەوە گشتیەکان لە سنووری چەمچەماڵ کۆتایی پێدێ. دیارە ئێمە و لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی گشتیمان دەست پێ کرد لە سنووری مەڵبەندی حوتی چەمچەماڵی خۆشەویست بە توێژی خوشکان و تا ئەفرەتان دەستمان پێکرد کە کۆبوونەوەمان کرد لەگەڵیاندا و گەرمگوڕێکی زۆر و ئامادەبوونێکی باش لە توێژی خوشکاندا بەدی دەکرێت لە کۆبوونەوە گشتەکاندا بۆ هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان کە شایانی باسە کۆمەڵی پاڵێوراوی باش بە کواڵێتی بەرز و لە شێوەیەکی دەنگدانی میکانیزم و دەنگدانی شارستانی پێشکەوتودا بەڕێوەچوو. لا ئێستادا کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئاستی ناوخۆی هەرێم و دەرەوە خاوەنی 12 مەڵبەند و 105 ئەنجومەنە. بڕیاریشە لە کۆبوونەوە گشتیەکاندا کە سەرجەم ئەندامانی کۆمەڵ بەشداری تێدا دەکەن جگا لەوانە نەبێت کە ڕاستەوخۆ ئەندامی کۆنفرانسن با سیستەمی نوێنەرایەتی یەک بەدا ئەندامانی کۆنفرانس هەڵببژێردرێن. لا ئێستاشدا ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی با گەشتبینیەوە لە کۆنگرەی چوارەمی حیزبەکەیان دەڕوانن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.